سڵاو ئازیزان و خۆشەویستانم لە بەرنامەیەکی تری تایبەت بە وەڵامدانەوەی پرسیارەکانتان لە خزمەتە. پرسیاری ئەم جارەمان پرسیاریان کردووە ئایا هیپنۆتیزم چییە و بۆچی بەکاردێت، واتە خەواندنی موگناتیسی چییە و بۆچی بەکاردێت. سەرەتا خەواندنی موگناتیسی وشەیەکی نەگونجاوە، وشەیەکە کە لە سەرەتاکانی کارکردنی مۆسمێر کە باوەڕی وابوو موگناتیز ئەتوانێت ڕۆڵێکی هەبێت لە چارەسەرکردنی مرۆڤ لەوە سەرچاوی گرتووە و حاڵەتێکی بەکارهێنا کە لە شێوازی خەواندنی موگناتیسی ئەم سەردەما کە وای پێ ئەڵێن ئەچوو بۆیە بەم ناوە ناوی دەرکردووە و بە تایبەتی سەرچاوەکانی ئێمە لە کوردستان زۆرێکی بە زمانی عەرەبی بووە، بۆیە ئەم وشەیە زیاتر ناوبانگی هەیە لایمە کە ئەڵێن خەواندنی موگناتیسی. هیچ پەیوەندی بە موگناتیسەوە نییە و ئەمەش خەواندن نییە، بەڵام کە ئەوترێ هیپنۆسیس ئەمە ئەو وشەیە کە بەڕادەیەکی زۆر لە شێوە زانستیەکەشیان بەکارێت. خودی هیپنۆسیس واتە خەواندنی دروستکراوە، واتە تۆ ئەکرێ بە سروشتی بخەوی، ئەکرێ بەم ڕێگایە بخەوی. چییە؟ ڕاستیەکەی ئەکرێ بڵین وەڵامێکی زۆر دیاریکراومان نییە بڵین هیپنۆتیزم چییە، بەڵکو لە ڕوانگەی زانایان لە ڕوانگەی قوتابخانە جۆرا و جۆرەکانەوە باس بە هیپنۆتیزم کراوە کە ئەوەی کە زۆر زانستیە و لە کتێبە زانستیەکانی سایکۆلۆژیە ئاماژەی پێکراوە و توانراوە ڕاوەی هیپنۆسیس بکرێن. ئەویش ئەوەیە کە بە بیردۆزێک کە پێوترێ altered state of consciousness، واتە حاڵەتی گۆڕاوی ئاگایی. ئێمە ئەزانین کە هیپنۆسیس چییە. هیپنۆسیس حاڵەتێکی سروشتیە، زۆر کەس لە ژیانیان تووشی ئەو حاڵەتە ئەبێ و بەخۆشی نازانێ و ئەمە ئەوە نییە بڵێ کەسێکی دیاریکرا وای لێ هەموو مرۆڤەکان بە درێژایی مێژووی مرۆڤایەتی حاڵەتی هیپنۆتیکیان بەسەرا هاتووە کە جاری وا هەبوو بۆ چەند چرکێک بۆ چەند خولەکێک یا بۆ ماوەیەکی زیاتر وەکو وێڵبوون ئاگای لە دەوروبەرەکەی نەماوە. ئەم حاڵەتێکی زۆر زۆر ئاساییە کە جاری وا هەیە ئینسان وڵەبێ بە شتێکە ئاگای لە دەوروبەرەکەی نامێنێ. ئەمە حاڵەتێکی هیپنۆتیکیە و هیپنۆسیس بریتیە لە گۆڕانی ئاگایی مرۆڤ. هەروەکو چۆن مرۆڤێک ئێستاکە کە بۆ نمونە بەڕێزت گوێت لەم ڤیدیۆیە گرتووە جۆرە ئاگاییەکت هەیە، بەڵام ئەو کاتی خەوتووی ئاگایی تۆ ئەگۆڕێ نەگەوی تۆ ئابێ ئاگاری، واتە ئەگەر نەفرێ بەدەین بەستتکە یان شتێک چەقێ بە قاچتا تۆ خەبەر دەبێتەوە یان ئاگایەکەت گۆڕانکاری بەسەرەوە. هەر ئاگاییەک هەیە بەڵام جۆری ئاگاییەکە جیاوازە. ئەکرێ کەسێک بەهۆی خواردنەوەی کحولەوە جۆری ئاگاییەکەی گۆڕابێ، ئەکرێ کەسێک لە کاتی بەنجکردنی لە نەخۆشخانە بۆ نەشتەرگەریەک جۆری ئاگاییەکەی گۆڕابێ. ئەوە تا هەڵەن بەنج بەریاوە سێرەکی قسەی جۆرا و جۆرەکە جاریوە گۆرانی ئەڵێ قسەی لەگەڵاتی جاریوە هەیە جواب پێیاتەوە، بەڵام ئاگاییەکەی ئاگاییەکی ئاسایی نیە. ئەمانە هەموو حاڵەتی گۆڕاوی ئاگاین. ئەکرێ کەسێک بۆ نمونە مادەیەکی سەڵکەری بەکارهێنابێت. هیپنۆسیس ئەتوانین بڵین جۆرە گۆڕانێکی حاڵەتی ئاگایی مرۆڤە کە بە شێوەیەکی دەستکرد ئەتوانین دروستی بکەین و وەک ئەوترێ بەشی دووەمی پرسیارەکەوەی بۆچی بەکاردێت. لە ڕاستیە ئەکرێ بڵین جاران لە زمانی کۆنا ئێستاکەش خەڵکانێک بەکاریان هێنابێ بۆ ئەووا پیشانبەن خاوەنی هێزێکی سەر و ئاساین ویان بەکاریان هێنابێ بۆ فڕوتێڵکردن و پێوترێ شەیادی. بەڵام لە ڕۆزانستیەکەیەوە هیپنۆسیس لە چارەسەرکردنی نەخۆشی جۆرا و جۆر بەکارێت، بە تایبەتی ئەو گرفتەکانی کەسایەتی پەرێکردنی عادەتەکان و هەندێک حاڵەتی نەخۆشی نەفسیمان هەیە بە هیپنۆسیس ئەکرێ حاڵەتەکان باشتر بکرێن و بەنسبەت نەخۆشی جەستەییشەوە جاریوا هەیە ئەمە نەخۆشی سایکۆسۆماتیکمان هەیە، واتە هەم سەرچاوەکەی دەرونیە جەستەییشە، هەروەکو چۆن نەخۆشێکی هیستریا بۆ نمونە بەهۆی حاڵەتە دەرونیەکەیەوە قاچەکانی لە ئیشەکەوێ ناتوانێت هەستێتە سەر پێ،
ئەمە هیپنۆسیس بە نمونە بەکارێت بۆ ئەوە. ئێستاکە کەسانێکی ئەکادیمی لە ئاستێکی زۆر بەرزە کار لەسەر هیپنۆسیس ئەکەن و لێکۆڵینەوەی جۆرا و جۆریان هەیە و هەروەها بەشێکی زۆر گرنگی هیپنۆسیس کە گرنگی پێ ئەدرێ هیپنۆفراپیەواتە چارەسەر بە هیپنۆتیزم کە ئەمەش بەکارێت بۆ هەندێک نەخۆشی سایکۆسۆماتیک وەکو باسم کرد ئەکرێ هەنێکیان جەستەیی بن زیاتر وەکو ئازاری بەردەوام و وەکو جۆرە هەندێک جۆر حەساسیات و ئەو شتانی کە باری مرۆڤ تێگەیان ئەتوانرێ هیپنۆسیس بەکار بهێنرێ بەڵام ئەوەی کە بەلای منەوە گرنگە ئێمە بتوانین خەڵک فێر بکەین چۆن کۆنتترۆلی لایەنی دەرونی جەستەی خۆی بکە و چۆن بچێتەوە ناخی خۆی و چۆن بتوانێت سوود لە هیپنۆسیس وەربگرێ بە تایبەت لە بواری پەرەپێدانی توانەکانی مێشک و فێربوون خۆی بخاتە حاڵەتێکی تایبەت بە ناوی زیرەکی حاڵەتی فێربوونی خێرا و هەروەها یادگە و تەرکیزی خۆی باش بکە کە ئەمانە لە ڕێی هیپنۆسیسەوە ئاسانە زۆر سەخت نییە و مرۆڤ ئەتوانێت بەکاری بهێنێ و من هیوادارم لە ڕێی ئاوات ئەکادیمیەوە بتوانم شتێ پێشکەش بکەم کە بە شێوەیەکی کردداری ئارەزومەندان فێری هیپنۆسیس ببن بۆ خۆیان بتوانن خۆیان هەر کاتێک کە ئازاریان هەبوو سەریان ئێشی کرد خەویان لێ نەکەوت بێزار بوون هەستیان کرد مێشکیان شت وەرناگرێ هەستیان کرد مێشکیان پەتەوازە بێ و تووشی بیربڵاوی ئەبن بتوانن هیپنۆسیس بەکاربێن بۆ چارەسەرکردنی ئەمانە چاوەڕوان بن ئینشاءڵڵا بەرنامەی باشمان بەدەستەوە لە ئاوات ئەکادیمی و هیوادارم بتوانین لە زووترین کاتدا ئەم بابەتانە بخینە خزمەتتان.